سڵاو بە ڕێزانە بکاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. گۆڕانکاریە گەردوونەکانی کەشوهەوایەکێک بوو لەو بابەتانەی کە لە ماوەی ڕابردوو بە ئێستاشەوە لە نێوان وڵاتانی ئەوروپا و ناوچەکە گفتوگۆی زۆری لەبارەوە کرا، بە تایبەتی بابەتی دارستانەکانی تورکیا و بەشێک لە وڵاتانی جەزائیر و قەتیسبوونی پلەی گەرما و کەمی ئاوی سەرزەوی ئەو تەحەدی پێشاتانە بوو کە ڕووبەڕووی سروشت و ژینگەی هاوڵاتیان بۆتەوە. ئەوەی ئێستا ڕوودەدات بەشێک لە بیرمەدان پیان وایە کە ئەگەر بێت و بە پلانێکی زانستی تۆکمە ڕێگەی لێ نەگیرێت دوور نییەوە کە ژیانی مرۆڤەکان لە ئایندەدا ڕوبەڕووی مەترسی ببێتەوە، بەتایبەتەوەی کە پەیوەندی بە کەمبوونەوەی خۆراک و هەروەها دیاردەی بیابانبوون لە هەندێک ناوچەوەکەوەی کە ناسا ئاماژەی پێکردووە لە هەندێک وڵات کە بە ڕیزبەندی دیاری کردووە. هەرێمی کوردستان موقعی جوگرافیای ئێمە لەکوێ ئەو گۆڕانکاریانە نەدایە. ئەو گۆڕانکاریانەی کە ئێستا ڕوودەدات لەم ناوچەیە فعلاً مەترسێکی جددی و دەکرێت وەکو بابەتێکی گرنگ سەیر بکرێت بۆ ئەوەی کە ڕێگەی لە بگیرێت یاخود نەخێت لەما حاڵەتێکی مەناخی سروشتە و دەکرێت چەند ساڵێک جارێ ئەمە دووبارە بێتەوە. بابەتی وەشاری ژینگەی تاکو و ئەو پێوەرانی کە دەکرێنە بنەما بۆ ئەوەی کە بزانێت ئایا ژینگەیەک پاکە یاخود پیسە ومانە دەکەمەتەوەرێک و گفتوگۆی زیاتر لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر ڕێزان عومەر پسپۆر لە بواری ژینگە و پیسبوون لە زانکۆی سلێمانی. دکتۆرە سپاس بۆ ئەم دەرفەتە بەخێر بیت. زۆر سپاستان ئەەکەم. ئەگەر پرسیارەکە بۆ دقیقی بکەم ئەوەی کە ئێستا ڕوودەدات لە ناوچەکانی جیهان بە تایبەتی بابەتی سووتانی دارستانەکان و گۆڕانی مەناخی ئەوەی کە بەعام لە کەشوهەوای جیهان بەراورد بە ڕابردووی جۆرێک لە گۆڕانی هەستپێکرا و دەبینێت. ئەمە حاڵەتێکی ئاسایی و سروشتیە دەکرێت ئاوا سەیری بکرێت یاخود نەخێر فعلاً ئەمەی ڕوودەدات ئەگەر بێت و ڕێگەی لێ نەگیرێت دوور نییە کە ژیانی مرۆڤ و زیندەوەران لە داهاتوودا بخاتە مەترسیەوە. دەستخۆشی لێ یەکەم بۆ ئەم بەرنامەیە و بە تایبەتیش بۆ ئەم بابەتە. طبعاً مەسلەی بەرزبوونەوەی پلەی گەرمی سەرڕووی زەوی و گۆڕانی کەش و هەوا ئەمە مەسلەیەکی ئاسایی نییە، شتێکی طبیعی نییە کە ئێمە بڵێن ئەمە لە جیهانایە ڕوویا و ڕوئایەت و شتێکی کارەساتێکی سروشتی وای کردبێ. ئەمە هۆکاری مرۆییە بەهۆی ئەوەی کە پابند نەبووین بە پاراستنی ژینگەوە، بەس ئەم قسەیەکە یەکەم لەسەر ئاستی هەموو جیهان ئەمە وای کردووە کە ئەم حاڵەتانە ڕووبا کە ئێمە ئێستا ئەیبینین. بەرزبوونەوەی پلەی گەرمی سەرڕووی زەوی ئەبێ هۆکارێک هەبێ بووی. هۆکارەکە شتێ مازانین کە خۆی لە ئەساسا پلەی گەرمی سەرڕووی زەوی یعنی بڵین بەچی گەرم ئەبێ بەهۆی تیشکی ڕۆژەوە، بە تایبەتی تیشکی ژێرسوور ئینفرارێت. ئەم تیشکە کە ئیا لەسەر ڕووی زەوی ئەو ڕێژەکەمەی کە ئەتوانی بڵێ لە سا یەکی سەر ڕووی زەوی هەمووی پێویستێتی لە سانەوەنەوەی ئەبێ بگەڕێتەوە بۆ سپەیس، بۆ فەزای خارجی. لێرەیە ئەگەر بربەستێک هەبێت ئەم بربەستە وا ئەکان ناهێڵێ ئەم گەرمایە جارێکی کە بگەڕێتەوە بۆ سپەیس دووبارە ئەیاتەوە لەسەر ڕووی زەوی، یعنی لە باتی ئەوە یەک جار گەرم بێت دوو جار گەرمە بێت. ئەم دوو جار گەرم بوونە وای کردووە کە پلەی گەرمی سەر ڕووی زەوی بەرز بێتەوە. اینجا ئەوەی کە بۆتە هۆکاری ئەوەی ئەمە بگەڕێتەوە ئەم گەرمایە چییە؟ گازەکانە. گازەکانیش پێنج جۆریان بەسەرێکی دائەنرێن کە یەکەمیان گازی CO2، گازی میثان، ئۆکسیدەکانی نایترۆژین، ئۆکسیدەکانی سەڵفەر لەگەڵ هەڵمی ئاو و ئۆزۆن و ئەم جەمعاتەیە. ئەم گازانە وەکو چۆن ئەڵێ حاجزێکە بربەستێکە ناهێڵێ ئەو تیشکە بڕوات ئەو گەرمایە کە ئەیا لەوان دیسانە گەڕێتەوە یاتەوە لەسەر ڕووی زەوی. پرسیاری منطقی لێرەدا ئەوە بێخۆم گازانە بە لە ڕابردوودار هەبووە بۆ نمونە ئەمە دەرەنجامی کارکردنی کارگە و پیشەسازی گەورەکانە لە ئەوروپا. بۆ ئێستا ینی بەم حجمە بەم ڕێژەی کاریگەری دادەنێت هۆکارەکە چی ینی ئەم کاریگەری ئێستا دەردەکەوێت لەسەر ئاستی ژینگە؟ طبعاً ئەمە خۆی ڕاستە ساڵانی کەش کارگەکان هەبووە بەڵام بۆ ڕێژەیە نەبووە. لە وڵاتانی ئەوانی کە زیاتر ئیحتیمامەیان بە پیشەسازی وڵاتانی غەرب ئەمەنە ئیشیان کرد و ئەمەنەیان یعنی مەبەستم کارگەکانیان ئەمەنە ئیش کرد بەبێ بنەمای زانستی ئەمەوە ئەکات کە ئەم زاهیرەیە ڕووبات. ئێمە ڕاستە خۆی CO2 ڕێژەیەکی تایبەتی هەیە لە هەوایە لە ئەتمۆسفیرا، بەڵام ئەم ڕێژەیە ئێستا زیایی کردووە. ڕێژەکە وای لاتوە کە لە هەندێک لە مەزەرەکانە بازەکە ئەڵێ لەوانەیە ساڵانە یعنی بڵین چەند PPM-ێک زیاد بکات بەپێی ئەو دەرچەیی کە یعنی بڵێن ئەو هۆکاری کە بێتە هۆی دەردانی CO2-کە. باشە دکتۆر ڕێژەی ستانداردی ئەم گازەکە لە هەوادا هەبێت بۆ ئەوەی
کێشە دروست نەکات دەبێت چەندێک بێت لە ڕۆزانستێکەوە ڕێژەی ستاندەری خۆی ڕێژەکەی زۆر کەمە چکە ئێمە کە باسی ڕێژەکانی ڕێژەی گازەکانەکەین لە سا 1970 نایترۆجینە لە سا 21 ئۆکسجینە و باقیەکەشی گازە نادرەکان لەگەڵ CO2ە کە ڕێژێکی زۆر کەمە بەڵام ئێستا ئەم ڕێژەیە زۆر زیایی کردووە هەتا یعنی بەپێی ئەو راپۆرتی کە NOAA نووا یعنی National Oceanic and Atmospheric Administration کە لە چوارشەمی پێشوە دەری کرد باسی ئەوە ئەکاکە ڕێژی CO2 هەرچەند لە ساڵی پارە بەهۆی ئەو بڵاوبوونەوەی کۆڤید-19 وای کرد کە زۆر لە ئاکتیڤیتی و چالاکیەکان کەم بووە ڕێژەی دۆمۆکسیدی کاربۆن لە سا 6 بۆ 7 کەمی کرد بەڵام لەگەڵ ئەوەشە ئەگەر مقارنە بکرێ بە 2010 لە 2010 410 بووە ڕێژەکەی بەڵام ئێستا بووە بە 410 یعنی لەگەڵ ئەو کەمیەشە طبعاً PPM کە بڵین پار لە 2020 ڕوونە کەم بۆ ئێشتا هەر ڕێژەکەی بەس دکتۆرانی ئەگەر بەم منتیقە بێ بەم تێگەشتە زانستی بێ کە بەڕێز ئاماژەی پێدەکەی خۆ دەبوو ئەم گازە ئێستا بەراورد بە ڕابردوو کەمتر بووایە هۆکاری چیە بۆ وەسمیان بەڕێز ینی کۆرۆنا و بڵاوبوونەوەی کۆڤید-19 ینی جموجۆڵی ئاستی بازرگانی و دانیشتوانی وەستان لە 6 بۆ 7 لە سا 6 بۆ لە سا 7 کەمی کردووە ئێشتا هەر بەرزە ئەوەیە مەفهوم ئەگەر منە باید خراپتر دەبوو ئەگەر ئەوە نەبووایە طبعاً ئەو لە سا 6 بۆ لە سا 7شی بخەرە سەر ئەوە زیاتر ئەبوو ڕێژەکەی باشە بەقەت ئەم مەترسێک کە ئێستا لەسەر مەناخ لەسەر کەشوهەوە لەسەر ژینگە لە کۆی ناوچە بۆ جیهان ڕوودەدات وڵاتان پلانێکی زانستی تۆکمان هەیە بۆ ڕوبەڕووبوونی ئەمانە ئەو لوتکانەی کە لە ماوەی ڕابردوو هەبوو بە تایبەتی لوتکەی پاریس بم دوایانیش پێم وایە بمانگیدا لە بەریتانیا هەمان لوتکە بە بەشداری ئەمریکا بەڕێوە دەچێت بۆ قسەکردن لەسەر کاریگەری ژینگەیەکان بۆ کەمکردنەوەی دیاردەکانی پیسبوون ئەمانە وا دەکات بۆ نمونە کەمێک لەو فەیەزانە ژینگەی کە ئێستا دروست بووە یعنی هێواشی بکاتەوە وەڵاهی ئەبێ متەفائیل بین بەرامبەر ئەو کۆبوونەوانە کە ئەکرێ بەرامبەر ئەو کۆنفرانس و کۆبوونانی لە وڵاتانی جیهانیش ئەکرێ لەسەر ئەو کێشەیە بەڵام تەبعی بێ بڵین بە هیواین بەڵام ئەوە بوو کە لە 2009 لە کۆپنهاگن وڵاتە زلهێزەکان و سەرۆکەکانیان کۆبوونەوەیان کرد بەس دوای ئەوە هیچ شتێ نەگۆڕا ئەگەر ئەو وەختە تۆزێک ئیحتیمامیان باە بە ژینگە لەوانەیە نەگەشتینایەت ئەم حاڵەتە چکە بەڕاستی ئەم حاڵەتی کە ئێستا ئێمە تێکەوتوین لە زۆر لە مەزدەڕەکانە بازەکە مەکناب لە 1970 باسی ئەمی کردووە لە کتێبەکە بەناوی گلۆبال وۆرمین ئەو زۆر لە زانایانی تریژ لە هەشتاکانە چەندین مەزدەری تر هەبووە ڕفرنس کە باسی ئەم حاڵەتی کردووە کاتێکە پلەی گەرمی سەر ڕووی زەوی 1 بۆ 2 پلە ئەمە لە 89 لە کتێبی گلۆبال وۆرمین هەیە ئەڵێ 1 بۆ 2 پلەی گەرمی بەرز بێتەوە ئەوە کارەساتی وشکە ساڵی ڕوئەیات گۆڕینی کەشوهەوا وەروەها ئەو شوێنانی کە وشکن ئاویان نییە بیابانن بە ئاودا پۆشرێن لافاویان هەروەها بە عکسیشەوە ئەو شوێنانی کە باران و ئاویان زۆرە تووشی وشکە ساڵیە بنداوە تا ئێستا ئێمە تێکەوتین بەدەر لەو هۆکارانەی کە باست کرد بۆ گەرمبوونی پلەی زەوی چی هۆکارێکی دیکە بۆ نمونە ڕێژەی نەبارینی بارانی پێویست هۆکارە بوو ئەمە خۆ ئەگەر وڵاتانی ئەوروپا بە نمونە وەربگرین ئەوەی کە کێشیان بوو بێت کەمی باران و ڕێژەی ئاوی پێویست بۆ لەم ساڵدا دەمێنین عنی بابەتەکە لەوێت تۆخترە و لێرە عنی هۆکارەکە چیە بەڕوونی ئەمە خۆی ئەمە بزەبت ئەو مەفهومەیە کە ئەو شوێنەی کە ئاوی زۆرە باشە وشکە ساڵیە بێت بەڵام ئەو شوێنەی کە بارانی نییە تووشی باران و لافاوە بێ و ئەوەی کە 20مانە چەند ساڵێ پێش ئێستا ئەمانوت و زۆر گوێبیستیە بووین کە هۆڵندایکێکە لە وڵاتانی کە ژێر ئاوەکە ئێستا لە بەریتانیا بە هەمان شێوە خۆ ئەمە مەسەلەکە لێرە ئەم گۆڕانی کەشوهەوایە تەنیا لە نەبوونی باران و بوونی بارانە نییە لە گۆڕانی پلەی گەرمیایە بۆ نمونە ئەگەر باسیکەین ئەو زیندەوەرانی کە لە پلێکی گەرمی تایبەتە ئەژین لە ئاوە ئەم پلەی گەرمی ئاوانە گۆڕاوە گۆڕانی بەسەرا هاتوو وایان لێ هاتوو ئەوانیش کۆجەکەن بۆ نمونەیەکێک لەوانە کە لەم ئەخیرانەیە خوێنمەوە لەسەری سی ئۆرچن یعنی بڵین ژیشکی ئاوی کە ئەمە ڤینۆمیکە ینی بڵین سامە ژەهری هەیە ئەمە خۆی لە محیتەکانە ئاژی لە زەریاکانە ئاژی وەکو زەریای هادی و هەندی و ئەتلەسی و ئەمانە کە پلی گەرمی تیانە
يعني بڵێن لە 900 مترا تقریبا 20 پلەی سەدیە 20 پلەی سەدی بەڵام ئێستا ئەمانە لە بەحری ئیجا دۆزراوەتەوە ئەمانە کۆچ ئەکەنیان بەرەو دەریاکان بۆ لە بەرەوەی دەریاکان پلەی گەرمیان ئێستا بۆ نمونە دەریای ناوەڕاست پی ناوەڕاست پلەی گەرمیەکەی تقریبا 12.9 بەڵام ئێستا پلەی گەرمیەکەی وا بەرز بۆتەوە کە ئەم زیندەوەرە ئەتوانێت لەوێ شابژی خۆی من ناڵین تەنیا فاکتەر بۆ ژیان بەس پلەی گەرمیە بەڵام پلەی گەرمی هۆکارێکە وەکو مامۆساکی زانکۆ و پسپۆڕێکی بوارەکە ینی قەناعەتت بەوە هەیە کە ئەمەی ڕوودەدات لە دەرەوەی کارەکانی مرۆڤ یاخود بە دوور و نزیک مرۆڤ دەستی لەمەدا هەیە کە ئەمەی کە ئێستا ڕوودەدات یاخود ئەمە بۆ نمونە گۆڕانێکی مەناخی کەشوهەوای چەند ساڵێک جارێک دووبارە دەبێتەوە ئەمە وەکەوەی کە هاوڵاتیان ئاماژەی پێ دەکەن لە ڕاستیە ئێمە کە باسی پیسبوون ئەەکەین ئەڵێن دوو جۆرە هۆکاری هەیە هۆکاری مرۆیی و هۆکاری سروشتی کە مەسەلەن بۆ نمونە بورکانێکەکەوێتەوە بوومە لەرزەیە سۆنامیە ئەمهانە یعنی بڵێن هۆکارەکەی مرۆڤ نییە بەڵام ئەوەی کە هۆکارەکەی مرۆڤە زۆری کارگەکانە سووتانی بە ئەنقەستە نەک سووتانێک کە خۆی تەبیعی ڕوئەیە و زۆری سارەیە زۆری ئەم شتانی کە هۆکارانی کە ئەبێتە هۆی پیسبوونی هەوا ئەمانە هۆکارن کەواتە ئێمە ئەگەر لە حاڵەتێکی تەبیعیە سەرڕووی زەوی وەربگرین ئەگەر کاریگەری مرۆڤی لەسەر نەبێ ئەوە چه گۆڕانکاریەکە بێتە هۆی ئەوەی کە CO2 ئەوە بەش بێتەوە کە گازی میسان ئەو ئەوە زۆر ببێت کە ئۆکسیدەکانی نایترۆژین و کبریت ئەوە نەزیاب بکات مرۆڤ دەستکاری کرد یعنی هۆکارە بۆ ئەم حاڵەتانە کە ڕێکی تردا کەواتە مرۆڤ چۆن دەتوانێت ئەم گۆڕانی کە لە کەوشوها ڕوویداوەلایانی کەمی کاتەوە یاخود بیخاتەوە پێشباری خۆی مرۆڤ بەچی ڕێگەیەک دەتوانێت ئەمە بکات لە ڕاستیە بە چەند ڕێگایە یەکیان وشیاری ژینگەیە دڵسۆزیە غەرامەکردنە باشە یاساکانی ژینگە ئەبێ جێبەجێ بکرێ ژینگە پارێزی و هەروەها ئەوانەی کە ئەو هەڵانەی کردومانە ڕایگرین بۆی لەمە خراپتر نەبێ و پێچوانەکەشی بکەین بۆ ئەوەی کە باشتر بێ بۆ نمونە دارستانەکانە سووتێ ئەمە دووکەڵێکی زۆر دەرەکات گازەکان زۆری ئەکاتە هەواوە سیارە ئەم ئۆتۆمبیلانە بە ڕێژەیەکی زۆر لە ناو شارەکانە هەیە لە هەموو جیهان ئێمە باسیەکەین و تایبەتیش لە کوردستانیش کە بازەکرێ ڕێژێکی زۆر لە ئەم ئۆتۆمبیلانە هەیە کە ئەمانە کواڵیتیان باش نییە BMW یەکێکە لەو سیارانەی کە یەکێک لە ئارتیکلەکانە بازەکە ئەڵێ شانازی بە خۆیەوە ئەکات ئەم سیارەیە لەبەرەوەی ئەو هەوایی کە یەتە ناو سیارەکە پیسترە لەو هەوایی کە دەریەکە لەبەرەوەی کە تەڵاتی کۆنڤێرتەری تایە ئەتوانێت هەواکە بە پاکی فڕایەتەوە دەرەوە لەگەڵ ئەوەشا ئەڵمانیا ئێستا ئەوانی هەمووی ئلغا کردوتەوانێ بە تەمای سیارەی کارەباییە بەڵام لای ئێمە ئێستا بەداخەوە لەسەر جادەکانە ئەوەی دووکەڵی سیارە بینین یعنی بەڕاستی ومە سیارەکە خۆی نبینی دووکەڵەکە هەمووی داپۆشیوە ئەی باشە ئەمانە نابێ ئەمە چارەسەر بکرێ ئەمانە بەوە چارەسەر ئەکرێکە ئەو سیانانە بکرێ ئەو سیارانی کواڵەتی نییە نێت نهێڵڕێ بهێن ینی هاوردە نەکرێ وەروەها سیارەی پەبلیک دابنرێت لە باتیەوەی من و تۆ یەکێکی کە هەریەکە بە سیاری خۆی بڕوات با هەمومان بەیەکەوانێ سیاری باشە بێ بۆ لە ساڵی 67کانە ئەو پاسەڕێک و پێکانە هەبوو بۆ ئێستا ئەوە نەبێت خەڵک ینی وڵاتانە بێ هەمووی بەرەو پێشەوە بچن وەنیە ئەبێت لە زۆر شتاکەی مەزانین ئەمانە هەڵێ باچاکی کەینەوە ئەمانە شتی بەسیتن کە ئەکرێ بۆ ئەوەی چارەسەر اینجا سەوزایش ئەبێ لەگەڵ یا زۆر بکرێت ئەم دۆخەوای کرد کە لانی کەم تێگەشتێکی عام هۆشیارکردنەوەیەک بە ئاگاهاتنەوەیک لەسەر کۆی ئاستی وڵاتان بەرامبەر بە ژینگە دروست بێت ینی بۆ نمونە ئێستا ڕەنگە هاوڵاتیەک تۆ بۆ نمونە ئەم ڕێنمایانی دەدەیتێ ینی ئەو وا تێبگە کە بۆ نمونە ئەگەر ئەو لێرە ژینگەکەی خۆی پاک ڕابگرێ یا خۆت دەستی پێوە بگرێ بەڵام ئەگەر ژینگەی دراوسەکەی پیس بوو وەکووا کە ژینگەی خۆی پیس بوو بێت یعنی چۆن ڕێ لەم لێشاوە ژینگەیە دەگیرێت بۆ ئەوەی کە ئێستا بابەتی ژینگە بۆتە بابەتی گلۆبال ئەوەی بۆ نمونە لە ژینگەی دراوسەی ئێمە ڕوودەدات ڕاستەخۆ لێرە دووارە دەبێتەوە یعنی ئەمە چۆن ئەم تێگەشتە چۆن لە هاوڵاتی دروست دەکرێت کە فعلەن دەبێ ژینگەی خۆت پاک ڕاگری بۆ یەکە ژینگەی بەرامبەرەکەشت پاک بێت لە ڕاستیە ئێمە فعلا یعنی خەڵک زیاتر وشیار بۆتەوە بەرامبەر بە ژینگە ساڵانی پێشوو یەکجار ئەو تێگەیشتنەمان نەبوو بەڵام لەگەڵ ئەوەشا ئێستاش ئەبێ وەکو باسم کرد ئەبێ وشیاری ژینگەی هەبێ ئەبێ لە ڕیکلامەکانە زۆر باسی ژینگە بکرێت ئەبێ لە میدیاکانە زۆر باز بکرێ وەروەها ئەبێ غەرامەش هەبێ
و ترسانیش هەبێ بەڕاستی بۆنمە پیسبوونی ژینگەی وڵاتێک یەکسانە بە پیسبوونی ژینگەی وڵاتێکی دیکە پیسبوونەکان لەسەر سێ ئاستە پیسبوون هەیە لۆکەڵیە یعنی لە منطقەیەکی بچووکایە پیسبوون هەیە ریجنالیە لە ناوچەیەکی گەورەترایە هەیە گلۆبالیە لە سەر ئاستی هەموو جیهانە وەکو ئەم گلۆبال وەرمینەی کە ئێستا هەیە وەکو ئەم پلەی گەرمی بەرزبوونەوەی سەر ڕووی زەوی ئەمە کە کاری کردوتە سەر قوتبەکان پۆڵەکان بڵین کاری کردوتە سەر ئێمە کاری کردوتە سەر وڵاتانی شەرق و غەرب ئەمانە هەمووی هەریەکەیان کاریگەری هەبووە کەواتە بە پێی جۆری پیسبوونەکە ئەگۆڕێت بەڵام بە هەموو شێوەیەک بە شێوەیەکی گشتی ئەبێ ئێمە هەمومان پارێزگاری لەسەر ڕووی زەوی بکەین نەهێڵین ژینگە بەرەو وێرانتر بچێت باشە ئەگەر نەکرێت و ئەوەی ئێستا ڕوودەدات بەردەوام بێت کاریگەریەکانی چی دەبێت دوورمەودا بۆ سەر ژیانی مرۆڤەکان دەکات ئەوەی کە بۆ هەندێک بیرمەند یعنی ئاماژەی ئەوە دەدەن کە ڕەنگە ژیان لەسەر گۆی زەوی بە جۆرە لە جۆرەکان ڕوبەڕووی مەترسی بێتەوە بۆی کە کەمی خواردن کەمی ئاو جۆرەك لە بیابانبوون ڕووبات ینی ئەمانە ئەگەرێکی نزیکە ڕووبات بەتەکیدی ئەگەر ئەمە ڕێی لێ نەگیرێ و نەهێڵڕێ زیاتر ببێ زۆر باشە چکە ئەگەر ڕێی لێ نەگیرێ فعلەن ئەمەی کە ڕوویاوە بەرەو زیاتر ئەڕوا هەتا وای لێ ئیتر مرۆڤایەتی لەسەر ڕووی زەویان نەمێنێت یعنی ئەمە تەوقعێکە کە ئەکرێت لەبەرەوەی کە وەکو بەڕێزە باسە کرد یعنی کە زۆر شوێن هەیە تووشی وشکە ساڵیە بێ فەرمو ئێستا هەر لە کوردستانە چەند کارێزمان هەیە کە وشکی کردووە هەر لە ناوچی سلێمانی هەر لە هەولێر لە هەر یەکێک لە شارەکان وەریەگرین ئاوەکان وشکیان کردووە کە ئێمە چەند جارێک باسمان کردووە کە ئەبێ ئاگامان لە ئاوەکان بێ لە ئاوی شیرین بێت چکە ئاوی شیرین خۆی ڕێژەی کەمە لەسەر هەمووی ڕووی زەوی بەڵام لەگەڵەوەشە گوێنەگرتنەکە وای کرد کە بگەینە ئەم دکتۆر ڕەنگە لە حاڵەتی هیوادا کاریگەرەکە دووجار بۆ ئێمە هێندە ینی زیاتر بێ بۆی بۆ نمونە ناوچەی جوگرافی ئێمە ناوچەیەکی داخراوە ینی لەسەر دەریانین و ڕەنگە هەر گۆڕانێکە ڕوودەدا زووتر و خێراتر بگا بە ئێمە یعنی پێ وانە ئەگەر ئەم کاریگەریانە زیاتر زووتر بگا بە ئێمە ینی بۆی کە دەبێت استراتیژێکی ڕوون هەبێ بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەمە و تو بۆ خۆت پێشنیارت چیە بۆم بابەتە طبعا بەنسبەتەوەی کە ئێمە وڵاتێک نین لەسەر دەریابین ئەمە لەوانەیە لە هەندێک ڕۆ سوودی هەبێ بەڵام لە هەندێک ڕۆ ئەبێ ئەوە بزانین کە سێ لە سەر چواری ڕووی زەوی ئاوە بەڵام خۆ ئاوە سوێرە بەکاڵنایە بۆ خواردنەوە ئێمە ئەگەر وڵاتێک بووینە لەسەر بەحریش بین باوەڕ ناکەم ئیمکانێتیشی ئەومان هەبێت کە بتوانین ئەو ئاوە شیرینکەین چکەوە تەکلیفەیەکی مادی زۆری ئەوێت لەبەرەوە ئێمە وڵاتێکین پشتمان بە دراوسەکانمان بەستووە لە ئاوە زۆربەی سەرچاو ئاویەکانمان سەرچاو ڕئیسیەکەی لە وڵاتانی تورکیا و ئێرانە بەڵام بەداخەوە تا ئێستا ڕێکەوتنێکی وان نەکراکە ئەوان لەسەر ئاستی ئەو ڕێکەوتنە بوەستن و نەهێڵن یعنی بڵێن ئاوەکە نەگرنەوە گلینەیەنەوە جارێکیکە ئەمە یەک دوو هەم چەند جارێک باس کراوە کە نابێ ئەوە ئاوی یعنی بیرەکان هەڵکەنرێ بۆەوەی ئاوی ژێرزەوی بپارێزرێت چکە ئەمە بە سەدەها ساڵ ناچێتەوە شوێنی خۆی ئەگەر بارانێکی باشی شەبێ ئێستا کە بارانیش نییە کەواتە ئاوی سەر زەوی و ئاوی ژێر زەویش نەبێ ئەمە یەکێکە لە نقطەکان دوای ئەوە ئێمە کە باسی ژینگە ئەەکەین خۆ باسی تەنیا مرۆڤ ناکەین باسی هەموو زیندەوەرانەکەین ئەو ڕووەکەی کە لە شوێنێکی شێدار و فێنک و باراناویە ئەژی ئەتوانێت لە سەحرایەکە بژی یان ئەوەی کە لە بیابانێکە ئەژی ئەتوانێت ئێستا لە شوێنێکی شاخاویا بژی نەخێر هەر یەکەی ژینگەیەکی تایبەتی خۆی پێویستە ئەو زیندەوەرانش بە هەمان شێوە ئاژاڵەکان هەمویان بە هەمان شێوە کەواتە هەمووی گۆڕانی بەسەرایەت نەکە لەسەر مرۆڤ لەسەر هەموو زیندەوەران ئەمە کاریگەریە بێت دکتۆر قەبارەی و زانێک کە ئێستا بەر ناوچەکە و بەر ژینگەی وڵاتان کەوتووە گەڕانەوەی بۆ پێشباری خۆی کارێکی ئاسانوەکو لە پێشەکێکە ئاماژم پێکرد چەند ساڵی پێویستە بۆ من ئەگەر تورکیا بەرمونە وەربگرین کە بەشێکی زۆری دارستانەکانی ئەم وڵاتە سووتا ینی چۆن دەتوانێت لەکوێوە دەست پێ بکات بۆ ئەوەی لانی کەم ئەو بارە ژینگەی کە پێشتر هەی بۆ وڵاتێکی گەشتیاری لانی کەم بیگەڕێنێتەوە شوێنی خۆی ئەمە ئاسانە ئەمە قورس نییە ئەمە بەڕاستی زۆر قورسە ئێمە دایماڵین خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە ئەمە هەر نەگر هەر بۆ تەندروستی و بۆ لایەنی تۆبی بێ بۆ هەموو لایەنێکی تریشە ئەو ئاگرەکە کەوتەوە ئەو هەموو دارەی سووتان ئەی باش ئەم دارانە بە چەند ساڵی تر ئەگەر بڵین ئابووری ئەو وڵاتەش ئەوەنە بەهێز بێ بتوانێ چارەسەری بکە بەڵام ئەی تەمەنی دارەکە بە چەندێک ئەگاتەوە ئەو تەمەنەی خۆی کەواتە کاتەکەش و بارە ئابوووریەکەش لێرە هەردووکی دەورە بینێەوە ئەمەش هەردووکی یعنی ئاسان نییە بۆ هەموو وڵاتێک لەبەرەوە هەتا پارێزگاری لێ بکەین باشترە لەوەی کە وێران بێت و اینجا دوای هەوڵی چاک دکتۆرە ئەوەی کە لە تورکیا بە دیاریکراوی ڕوویدا کاریگەری هەبوو لەسەر ژینگەی ئێمە
خۆی بە وڵاتێکی دراوسین بەڵێ ئێمە کە باسی لۆکەڵیمان کرد وریجنەڵی طبعاً لە باسی پیسبوونە بێگومان ئەوەی کە نزیکتر بێلێتەوە بێگومان کاریگەری هەیە وەروەها ئێمە کە باسی دار و درەخت ئەەکەین من ئێستا دارێ گەڕوێنم ئەو هەر بۆ من نییە بۆ دراوسێکەشمە ئەوانش بە هەمان شێوەیە یعنی ئەو ئێمە حدودمان بەیەکەوەیە سنوورمان بەیەکەوەی کەواتە ئەو ئۆکسسیژینی کە ئەو دارەکانی ئەو دەریەکە خۆ ئەو نایگرێ هەر بۆ خۆی بێ بێگومان بۆ وڵاتانی دراوسێژە بێ ئەمە کاریگەرێکەتی ئەمە یەکێکە لە نمونونەکان بێجگەلەوە ئەو سەوزایی کە لەوێ هەبووە بێجگەلەوەی ئەو ئاژەڵانی کە لەوێ ژیاون و کە ئێستا لە ناوچوون ئەمانە هەمووی مەترسیە لەسەر ژینگە دکتۆر ئاگەبی لەسەر هەرێمی کوردستان ئێستا بە پێی پیوەرە زانستەکان بۆی حکومە بەڕێزت کە یەکێکی لەوانی کە ینی سەر و ساختت لەگەڵ بابەتی ژینگە هەیە و کەسێکی ئاکادمی پسپۆری لە بوارەکە ژینگە ئێمە ژینگەیەکی پاکەیە خۆی پیس بەڕاستی ئێمە لێرەیە ئەبێ ئاگادار بین ئێمە ژینگەیەکی پاکمان هەبوو ئاو خاک و هەوای کوردستان هەر لە ئەدەبیاتە و هەر لە زانستەوانەیە ئەوە ئینکاری لێ ناکرێت بەڵام ئێستا بەداخەوە کە خۆمان ئەیبینین بە چای خۆمان ئەیبینین کە هەنگاو ئەنین بەرەو پیسبوونە مەترسیەکە بەرەو مەترسیەکە هەنگاو ئەنین هەر ئەوەی کە بیبینیت خۆمان ئەزانین کە هەوا چۆنە کە ئێستا لەسەر ئەزمەڕۆسیەکی چۆن ئەو تەبقەیە ئەبینی لەسەر شاری سلێمانی کە ئەچیتە هەولێر لە بیدایەتەوە چۆن ئەو تەبقەیە ئەبینیت لە هەوایە تەبقەیەکی ڕەشە ئەی باشە ئەمە کەی ساڵان هەبوو ئەمە نمونەیەکە ئەو ژاوەژاوەی کە ئێمە جۆمان لێ ئەبێ ڕۆژانە بەهۆی ئەم هەموو سیارێ وەکە ئۆتۆمبیل و هۆکاری هاتوچۆ کە لە ڕێگەوار پرسیارەکە بۆ من لە قۆناغی سەرەتایی ینی بەبیرمێتەوە کاتێک باسی بابەتی ژینگەی دەکرێتێک لە هۆکارەکانی پیسبوونی ژینگە دەنگەدەنگ و ژاوەژاوە ئەمە چۆن یعنی دەبێتەوەی پیسبوونی ژینگە ئەگەر ڕوونیکەیتەوە خۆی لە ڕاستیە ژاوەژاو یعنی دەنگێکی نەویستراو دەنگێکە کە ئەبێتە هۆی ئیزعاج بوون باشە ئەم دەنگە کە ئەبێتە هۆی ئیزعاج بوون لەوانەیە ئێمە ئێستا بڵێن بە مودەیەکی کەم ئیزعاجە بین بۆ دەنگە ئەگەر ناخۆش بێ بەلامانەوە بە تایبەتی هەتا ئەگەر دەنگێکی خۆشیش بێ ئەگەر دەنگێکی بەرز بێت و زیاد لە لیڤڵی خۆی بێ ئەوە هەر ئیزعاجمانەکات ئەمە ئیزعاجیە دوای ئەو وردە چی لەیەکە ئەم دەنگە هەر بەردەوام بێ وردە بەرەو تووڕەبوون و بەرەو ئەگەر شەو بێ بەرەو نەخەوتن و وای لێ ئەو کەسە ئەمە بەپێی ئەو بڵێن ڕیسێرچانەی کە کراوە ئەمە لەسەر ئاستی مرۆڤ ئێستا بەس باسیەکەین وای لێ ئەو کەسە ئیتر بێتاقەتە بێ بێزارە بێ شەو وای لێ پەناباتە بەر ئەو دەرمانانەی کە ئەبێتە هۆیەوەی کە خەویان لێ بکەوێت دوای ئەوان لێ بۆش خەویان لێ ناکەوێت ئیتر والحال يعني بڵین لە ئەخیرە لە نەسی ئەو پێپەرە ئەڵێ ئەو کەسانە زیاتر يعني ئەو ژاوە بێتەوەی ئەوەی کە ئەو کەسانە زیاتر طبعا بێجگەلەوەی کە دڵەڕاوکیان توژە بێت و حتا نەخۆشیەکانی بەرزبوونی فشاری خوێنیان توژە بێ وای لێ کە ئیتر بەرەو خەستەخانەکانی دەرونی و مێشک و ئەم شانە ئەڕۆن ئەمە لەسەر ئاستی مرۆڤ باشە ئێمە گەر باسی ئەو ناو دەریا بکەین ئەم ئوستۆلی بەحری و ئەم بڵێن هۆکاری هاتوچۆ و نەقلانەی کە هەیە لە پاپۆر و لەمانە دەنگەدەنگ دروستەکە ئەمە وای کرد کە خەریب و پێش چەند ساڵێک خەریب و وای لێبێت کە ئەو نەهنگانە کە هەیە لە ئاوەکە ئینقراس بکەن لە ناو بچن بۆ چکە ئەمان بە دەنگ یەکتری ئەناسنەوە ئەبنە هۆی ئەوەی کە کۆ ببنەوە بەیەکەوە بڵێن چۆنڵی ینی مایگریشن هیجرەت کۆچ بکەن و زۆر ببن ئەم دەنگە وای لێکردن دەنگی ئەم پاپۆر و ئەم ئیستۆلی بەحری و ئەم شتانە لە یەک دوورکەوتنەوە وان لێ هاو پەرتەوازە بوون وان لێ هات خەریب و بگاتە ئەوەی کە ئیتر ئینقراازکەن و لە ناو بچن چونکە کە زۆر نەبن و کە زیانەکەن بێگومان لە ناوەچن چەندین جۆر باڵندە بەهۆی ئەم ژاوەژاوە کە لە پڕ دەنگێکی خۆمانەزانین کە لە پڕ هەر دەنگێک هەبێت چۆلەکە و کۆتر و هەمووی هەڵەفرێ ئەی ئەگەر ئەم دەنگە بەردەوام بێ ئەوانیش پەرتەوازە ئەبن و لە شوێنی خۆیان لا ئەچێتەوە پرۆسێکی وردی دینامیکیە ینی ڕەنگە کاریگەرەکەی لە دوورمەودا ڕووبات ئەمە ناگەوەی کە بۆ نمونە ژاوەژاوێکە لە کاتێک و ساتێکی دیاریکراو دەکرێت ڕێک بێتەوە کاری پیسبوونی ژینگە خۆی دوو جۆر لەسەر ئاستی ژاوەژاوەکە کە باسیکەین دووشت زۆر مهمە یەکەمیان کاتەکەی دووهەمیان ئەو دۆزەی جاری وا هەیە مەسەلەن دەنگێکی زۆر بەزت تەقینەوەیەکە خۆ چەند چرکەیەکە
بەڵام ئەوەش کاریگەری خۆی هەیە ئەبێتەوەی کەڕبوون ئەبێتەوەی لە ناوچوونی زۆر لە ئەندامەکانیان مرۆڤ یان هەر ئاژەڵ و ئەمانش کە لە ناوەچن کەواتە بەپێی ئەو دوو حاڵەتە ئەگۆڕێت. باشە دکتۆر ینی پێوەرەکە چییە بۆ ئەوی بزانێت کە ژینگەیەک پیسە پاکە بۆ من لە ڕووی زانستیەوە ینی ئەو لەسەر چی بنەمایەکی شەکەن خۆی هەر پارامیتەرێک هەر فاکتەرێک ڕێنجی تایبەتی خۆی هەیە. ئێستا ئێمە کە باسەکەین ئەڵێن سیفەتی فیزیایی ئاو کیمیایی و بایۆلۆجی بەنسبەت هەوا و بەنسبەت خاکیشەوە هەر یەکێک لەمانە کە ئەڵێن سیفەتی فیزیایی بۆ نمونە پلەی گەرمی باشە لە ئاوایان لە هەوایان لە خاکە ئەمە ڕێنجی تایبەتی خۆی هەیە لەو ڕێنجە دەرچێ بە مەرجێک کاریگەری هەبێ لەسەر هەموو زیندەوەران بە تایبەتی مرۆڤ و کار بکاتە سەر ژیانی و ئەمنیەتی و تێکدانی گوزەرانی و کار بکاتە سەر هەموو ئەو سەرچاوان سروشتیانی کە هەیە ئەمە پێوترێ پیس بوون کەواتە ئەبێ لە ڕێنجی تایبەتی خۆیان بێ هەر یەکێک لەو پارەمیتەران ڕێنجی تایبەتی خۆی هەیە لە ڕقمێکە و بۆ ڕقمێک و معدەلیشی هەیە هەر یەکێک لەمانە ئەگەر لەوە زیاتر بوو کاریگەری هەبوو ئەوە بێگومان ئەم پێوەرە لێرە هەیە ئەم پێوەرە ژینگەیە بەڵێ ئێمە هەمانە بە تایبەتی ئێمە زیاتریش ئەتیما دەکەینە سەر EPA Environmental Protection Agency لەگەڵ WHO World Health Organization بێژگەلەوە کە لە ساڵانی دواییشە بە دەستخۆشیەوانەیە دکتۆر فەرهاد حەسەن عەزیز ستاندەرێکیاندانا بۆ ئاوەکانی کوردستان و ئێمە ئەم ستاندەرانە هەیە کە ئەتوانین بەراوردی ئەو داتایانی خۆمان ئەم بەراوردە لە مدەی چەندێک بۆ چەندێک دەکرێت ینی پێویستە لە ماوەی چەندێکدانی ئەم تاقیکردنەوەی بکرێت بۆ ئەوی بزانێت کە ئەم ژینگەیە پاکە یا خۆت پیسە یا خۆ تووشی گرفت بووە بەنسبەتی هەر یەکێکیانەوە ئەگەر ئاو بەیان خاک بەیان هەوا بێ ئێمە ئەوی شانێکە یەکەین بەلایانی کەمەوە 4 فەسڵەکە ئیشی لەسەرەکەین بۆ ئەوی بزانین گۆڕانکاری بەسەر هاتووەیاننا هەرچەند گۆڕانکاری کە بەسەر یعنی ئەگۆڕێت گۆڕانەکە هەیە ڕۆژانەیە مثلەن بۆ نمونە هەر لە ئاوا پلەی گەرمەکەی لە نیوەڕۆیە فەرقی هەیە وەک لە ئێوارە وەک لە بەیانی لە بەشی سەرەوەی ئاوەکە فەرقی هەیە وەک لە ناوەڕاستەمە کاریگەری دەبێت لەسەر دەرەنجامەکەیش ئەمە نۆرمالیە بەڵام ئێمە کە هاتوو لە خلالی ساڵێکە یان 4 وەرزەکەیە ئەم داتایەمان وەرگرت ئەو وەختە ئەو فەرقانی کە دەرئەچێتیایە بەوایە ئەزانین کە گۆڕانکاری بەسەر هاتووە یان ئەمە وەکو نمونەیە کە باسی پلەی گەرمی کرد. ئاماژە پێدراوەکان بۆ ژینگەی جیهان بۆ ژینگەی ناوچەکە بەتایبەت هەرێمی کوردستان چی دەڕێت ئێستا ینی ئەو بۆچوونانە کەمین کە باس لەوە دەکەن ڕەنگە بۆ ساڵانی داهاتوویش دۆخی هەرێمی کوردستان لە ڕووی بابەتی باران و وشکە ساڵیەوە باش نەبێت ئەم بۆچوونێکی دقیقە لە شوێنی خۆیدا یا خۆ دێشتا زۆر بۆ ئەم بابەتە لە ڕاستیە ئێمە ئەبێ ئەگەر تەوقعاتی زانستی وەربگرین بەپێی تەوقعاتەکانمان ئەبێ یعنی واتە سەورەکەین کە ئەم شتە ئەگەر بەردەوام بێ بێگومان یعنی بڵین کارەساتی گەورەی لەکەوێتەوە بەڵام ڕەحمی خواشەیە ئیشەڵا خوا ڕەحمان پێکات و بارانێکی باشە بارێنێت بۆ ئەوی کە ئەو کێشانەمان بۆ کەم بێتەوە. ئەم بارانە باری ژینگەی ئێمە دەچێتەوە باری پێشخۆی لە چ ئاستێکە ئەگەر لە ئاستی ئاوی ژێرزەوی بڵێ بە سەدان ساڵی کەژ ناگەڕێتەوە شوێنی خۆی. باشە دکتۆرە لە ماوەی 1 ساڵدا ئەم ڕۆژێمە دەکەم دەکات یعنی ئەمە ینی بۆ نۆ پرۆسی ینی ئەمە کاریگەری چەند ساڵی ڕابردوو بۆ ینی ئاو بەم شێوەیەکەم کات خۆی کە باران ئەبارێ ئەم بارانە یەتە سەر ڕووی زەوی لەوێ فلتەرێشن ئەبێت هەیەە بەسەر ینی ئاوەکە بەسەر ڕووی زەویەکەیە ئەڕوات هەیەی ئەچێتە ناوەوە کە ئەچێتە ناوە ئەمە جۆری ئەو ئاوە ینی ئەو بەردەی کە ئەم ئاوی پیاتێ پەڕە بێت لە هەموو شوێنەکە دەتوانێت بچێتە ژێر زەویەوە ئەم ئاوە بڕەکەی ئەوە نەیە کە بگاتە ژێر زەوی چەنی یعنی بڵین ئەگات ئەمانە هەمووی پێوەرن بۆ ئەوەی کە ئێمە قەراری لەسەر بین لەبەر ئەوەیە کە ئەڵێ بە سەدان ساڵیش ناچێتەوە شوێنی خۆی چونکە ئەمە ئاوێک نییە یەکسەر لە بۆریەکەوە یەکسەر بهێنیت سەڵێکی لێپڕ هەندێکی بە فیرۆ دەڕوا هەندێکی بە فیرۆ ئەڕوات ون ئەبێت لە لایکەوە سەر دەرئەکاتەوەێتەوە دەرەوە ینی ئەمانە بەڕاستی تۆزێ ئالۆزە ئێستاشیکردنەوەی لەوانەیە لەم کاتەیە زۆر سپاس بۆ پرۆفیسۆری یاریدەدەر ڕێزان عومەر ڕەشید پسپۆر لە بواری ژینگە و پیسبوون و لە هەمان کات مامۆستای زانکۆش سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاسی بەڕێستانەکەم هەر سەرکەوتوو زۆر بەخێر بێت بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکە و بەرنامێکی دیکە با هیوای تەندروستێکی باش و پابند بوون بە ڕێنمایە تەندروستیەکان